لە هەفتەی شەشەمی خولی پلەیەکی کوردستان یانەی چەمچەماڵ یەکەم شکستی تۆمار کردو لە بەرامبەر کۆیا شکستی هێنا. هاندەرانی یانەی چەمچەماڵن شان بەشانی یاریزانانی یانەکەیان بە مەبەستی سەرخستنی یانەکەیان لە چەمچەماڵەوە بەرەو کۆیا بەڕێدەکەون. لا درێژەی بەڕێوەچوونی یاریەکانی یانە پلەیەکەکانی کوردستان و لەگەڕی شەشەمی یاریەکانی خولەکەدا و لە کەشێکی باراناویدا و بە ئامادەبوونی هاندەرێکی زۆری هەردوویانە کۆیا لەسەر یاریگای خۆی میوانداری چەمچەماڵی کرد. سەرڕایەوەی لە دەستپێشی تایمی یەکەمی یاریەکەدا هەردوو لە چەندین هێرشیان بۆ سەر گۆڵی یەکتری ئەنجامدا، بەڵام سەرنجام و تایمەش بەبێ گۆڵ بۆ هەردوو لا کۆتایی پێهات. هەر لە جێمی یەکەمی یاریەکەدا چەندین کارتی زەرد بە ڕووی یاریزانانی هەردوویانەدا لەلایەن دادوەرەوە بەرز کرایەوە تا سەرنجام یاریزانێکی یانەی چەمچەماڵ بە ناوی هاوکار کارزان بە کارتی سوور لەلایەن دادوەرەوە کرایە دەرەوەی یاریگا. لا تایمی دووەمی یاریەکەدا دادوەر لێدانێکی سزای بۆ یانەی چەمچەماڵە ژمار کرد، بەڵام یاریزان یەحیا جەبار نەیتوانی سەرکەوتوو بێت و گۆڵ تۆمار بکات. هەردوو یانە لە هێرشەکانیان بۆ سەر گۆڵی یەکتر بەردەوام بوون و تا سەرنجام و لە خولەکی هێشتاوسێ یاریەکەدا یانەی کۆیا توانی لە ڕێگەی یاریزان جەبار نەشەدەوە گۆڵی یەکەمی کۆیا تۆمار بکات. پاش 11 خولەکیش لەو گۆڵە و لە خولەکی چواری زیادکراوی یاریەکەدا کۆیا توانی لە ڕێگەی یاریزان عەبدوڵڵا کەیفیەوە گۆڵی دووەم و سەرکەوتنی یانەکەیان تۆمار بکات. پاش دوو خولەک لەو گۆڵە و لە خولەکی شەشی زیادکراوی یاریەکەدا چەمچەماڵ توانی لە ڕێگەی یاریزان هاوکار عومەرەوە گۆڵی یەکەم تۆمار بکات و سەرنجام و یاریەکەش بە ئەنجامی 2-1 لە سوودی کۆیا کۆتایی پێهات. بەڕاستی ئەو سێ خاڵی ئەمڕۆ زۆر گرنگ بوو بۆ ئێمە. سوپاس بەخواون و سێ خاڵی گرنگمان بەدەستێنا بەرامبەر یانی چەمچەماڵ. بەڕاستی ئەوە تقریبان وا بۆ 2 هەفتە ڕوا هەفتەیەکی ئەو بێمە دانیشتین ڕاهێنەر ئەو پلانی کە بۆ ئێمە دانا و چەند ڕۆژە توانیمان ناو ساحە تەطبیقی کەین و سێ خاڵ یاریەکە بەدەستبێنین. یانی وەرزشی چەمچەماڵ بەڕاستی یانێکی هەتاکو بڵێ زۆر باشە، خاستن لەم 4 یاری ئاخیرە هەستێکی زۆر باش پێشەوە. سپاس تاش لەخوای گەورە کە توانی ماوە سێ خاڵی ئەمڕۆ لە یارگە خۆمان بەدەستبێنین. یانە چەمچەماڵیەکە لە یانەکانەکەوە سەداڕای گرتبوو لە 4 یاریە 4 یاری بردبەوە، توانیمان ئەمە ئەلێرەوە سەرکەوتنەکانی یارە چەمچەماڵ ڕاگرین، پلانەکانمان یارجاکە توانێت بە سەرکەوتووە جێبەجێ بکەن. ئەمە دوو هەفتەیە پلانەکانمان لەسەر یانەی چەمچەماڵ بوو، توانیان 100% پلانەکان جێبەجێکەن. ڕاهێنەری یانەی چەمچەماڵیش دەڵێت سەرڕایەوەی یاریزانەکانی ئاستێکی بەرزیان پێشکەش کرد و پلانەکانیان وە خۆی جێبەجێ کرد، بەڵام بەخت یاوەریان نەبوو. بەڵێنیشی بە هاندەرانیدا کە لە یاریەکانی ئایندەیاندا درێژە بە سەرکەوتنەکانیان بدەن. بەداخەوە ئەمڕۆ نەماتوانی سەرکەوتن تۆمار بکەین لە ناو یاریگای کۆیا. هاندەرێکی زۆر هاتبوو داوای لە بردنیان لەکەین کە بە ناخۆشی گەڕانەوە بۆ شاری چەمچەماڵ. وادیان پێین بەڵێیان پێین کە لە یارەکانی داهاتووە سەرکەوتن تۆمارکەین و لەسەر ڕزبەندیا بمێنینەوە. سەرڕایەوەی چەمچەماڵ یەکەم شکستی لە خولەکەدا تۆمار کرد، بەڵام لە ئێستادا یانەکە بە کۆکردنەوەی 12 خاڵ ڕیزبەندی یەکەمی خولەکەی گرتووە. بڕیاریشە لە یاری داهاتوویاندا چەمچەماڵ میوانداری ڕزگاری بکات. هەرچی یانەی کۆیەشە با کۆکردنەوەی 10 خاڵ ڕیزبەندی دووەمی خولەکەی گرتووە و بڕیاریشە لە یاری داهاتوویاندا میوانداری ئاکرێ بکەن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای کۆیا.